زانی ئێمەش پەروەردە ئاوایە باشترین شێوازی پەروەردەوەیە دایک و باوک کۆنتترۆلی خۆیان کەن و تەسلیم بە گریان و هاواری مناڵ نەبن. هەندێک دایک و باوکەیە بۆ مناڵەکانن ینی ئاوە بۆ بە کەڵگا بەسەریانەوە تەمەەن لەبەر چاوی خەڵک لە سوپەرمارکێت دەسەکەن بە گریان و قیژە قیش لە بە حیامانەشی باش وز بە چی دێ بۆتەکەم ئەو مناڵەکە ئەزانێت دایکی کوێی یەشێ ئەزانێت چۆن زاڵە بێ بەسەریا ئەین لەو کاتەیە دایک و باوکەکە کەوتونتە ژێر کۆنتترۆلی مناڵەکان لە کاتێکا بێ مناڵ لە ژێر کۆنتترۆلی دایک و باوکە هیوادارین هەموو دایک و باوکێ بەم شێوەی ئێوە مامەڵ لەگەم مناڵەکەی بکە لەگەڵ یا ڕێکەوێ ئەڵێچین بۆوێ ئەوواکڕین ڕازی نەبووی ئەوەشی بۆ ناکڕین. باش ئێمە کێشی تریشمان هەیە بۆ نمونە ئەمە ماڵە و مناڵی تیاابێ هەموو شتێکە بێ زۆر جاربینیمانە مناڵە چێ لەسەر دیواری ماڵەوە نووسێ یا بۆ نمونە حەزەکان مۆبایلەکە کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکە هەڵەیە بەسە لە کاتێکا مناڵەکان نیەوە ئەم ڕفتارانەیانەکە کە ڕفتارێکی هەڵەیە ئێوە چۆن پێتان تەرکەکردن یا چۆن مامەڵەتان لەگەڵاکردن. وڵا کاک دکتۆر ئێمە لە کتێب و بەرنامەکانی بەڕێستەوە زۆر شت فێر بوون. ئەکرێ بڵین مەدرسەیەکە هەمیشە گوێ لەو بەرنامانەی بەڕێزت یا ئەو کتێبانی بەڕێز دەخوێنینەوە کە چەند گرنگە لای ئێمە بۆ ئەوەی کە لەگەڵ مناڵەکانمان هەڵسو کەوت بکەین. بۆ نمونە لەسەر دیوارەکان نووسێ جاری یەکەم ئاگاداریەکەینەوە کە ئەمە ناکرێت بینوسی جاری دووەم هەڵەیە دایک و باوکی کە مناڵەکان لە منوسە لەسەر منوسە لە کۆتاییە دووبارە مناڵەکان نووسێتەوە بە زێوەڵین بنووسە بۆ اینجابێ دووەم بۆی ڕوونکەیتە هاڵی بۆ پێڵێن کە هەڵێ و میوانی و چی بەڵێ ڕوونکردنەوەکەی دواتر پێی ئەوسرێ ئەم مناڵە ئەگەر بێت و میوانمان بێت چەند ناخۆشە پێماڵێن ماڵەکەتان پیسە و لەمەش گەڕێ لە دوای ئەوەی کە هەڵێ لە دوای ئەوەی کە ماڵەکەتان پیسە و میوانیەت و ئەمانە ناچاریەکەین بەوەی کە ئەگەر بێت و تۆ بەردەوام بنووسیت ئێمە ڕۆژانێکی دیاریکراومە بۆ تۆ داناوە ئەکرێت لەو ڕۆژانەی تۆ ئێمە چۆن بڵێ بیبڕین بۆ نمونە بۆ یاخی دیوارەکەی پێ بکەین کەواتە زیانەکانی بەو قەرەبووەکەی تۆ شتێکیشمان هەیە بێ قەرەوی کاتۆ مناڵ بە پرسیارەتی هەڵگێ بەڵێ بیزەبێت یان کاتێک کۆنتترۆلی تەلەڤیزیۆنێک یان سپلێتەکە فڕێدار پێڵین ئەمە هەڵەیە نابێت ئەوە بکەن چونکە کۆنتترۆل ئەشکێت ئەم لەم کاتەیە کۆنتترۆل بۆ بەکارێنانە بۆ گۆڕینی تەلەڤیزیۆن کۆنتترۆلی سپلێت بۆ گۆڕینی سادی و گەرمی سپلێتەکەیە لە بەرامبەر هەڵدانی ئەم کۆنتترۆڵە ئێمە تۆپێکیان بوێنین ئەم تۆپە بۆ هەڵدانە بۆ فرێدانە بۆ یاریکردنە زۆر جار ڕفتارێکی تر ئەفخوا بە بینەران زیاتر دایک و باوکەکان سوود لەم تەجروبەیە وەرگن خۆی سێ خاڵ هەیە هەرسێکی و باسکێت یەکەم ئەوەیە کە هەڵەیەگەکە ئەنووسیا شتێ فڕەیە ئەڵێ ئەمە مەکە هەڵەیە اینجا دووەم بۆی ڕوونەکەیتەوە بۆچی هەڵەیە بۆ نەیکات بۆی لە ناو مێشکیا معلوماتە بێ کە کۆنتترۆل فڕیان ئەمەی نەتیجەکەیەتی ئەمە زەرەرەکەمان لەکەوێت دیوار بنووسی پیسە بێنە سێم ڕێگە ڕاستەکان پیشانێن وەنیە بێ بەدیلێکی وەدۆزی تۆ بەی شەکەڵی ئەوە مەکەی چی بکات چکەرەوە زانێ مەساڵی کۆنتترۆل لە جاتی مادەم حەزەکەی شتەڵی کۆنتترۆل ها تۆپەکە هەڵە تۆپ بۆ هەڵانەوەنیە سواز بۆخوا کاک دوکتۆر یعنی زۆر باش لەگەڵ دایکی مناڵەکان توانیمانە ئەم مناڵانە بینە سەر ئەو ڕێچکەیە ئەو شێوازە تەعاملکردنەی مناڵەکان بەرامبەر بە کات بەرامبەر بەو شتانەی کە پێویستن و بەبێ ئەوەی دەنگیان بەسەر بەرزکەینەوە بەبێ ئەوەی دەستیان لە بەرزکەینەوە بەبێ ئەوەی لێشیان بین تەنانەت هەموو ئەوانەی کە پێیان ئەوتێ بە خاڵ بۆ نمونە یەکەم هەڵەیە دووەم ئەوەیە دوێ سێم ئەوەیە بەمانە تێمان گەیاندون توانیمانە کە ئەو مناڵە بزانێ شتەکان لە یەکجا بکاتەوە بەکارهێنانەکە.